بەخێر بێن دووبارە بەخێر بێنەوە. من سروە عەلی ڕاگەیاندنی کۆمەڵەی تالاسیمیا. پێش هەموو شتێ بڵێم چواردەورەم هەمووی دیارە دەزانێ و بە بەڵگەوە من قسە دەکەم. توشبوانی تالاسیمیا لە ساڵی 95 دامەزراوە ئامانجی ئەوە بۆ خزمەتکردنی توشبوانی تالاسیمیا و کەمکردنەوەی ئازارەکانی توشبوانی تالاسیمیایە. ئێمە لەم ڕۆژەدا کە سبەی 8/5 ڕۆژی جیهانی تالاسیمیایە، بەڵام من بە دڵم بە یادێک خۆش بێ کە ئازارم زۆر بێ، چی دڵم بە یادێک خۆش بێ کە مەعاناتم هەوەنە زۆر بێ شەوان توشبوانی تالاسیمیا دایک بە گریانەوە خەبەرم بکاتەوە. بەو بوونەوە ئێمە کە لەناو کۆڕۆنەداین هیچ مەراسیمێک ئەنجام نادەین کە سبەی دەکات ڕۆژی جیهانی تالاسیمیا، بەڵام ئەوەندە پەیامێک دەنێرین بۆ لایەنی پەیوەندیدار و کابینەی نوێ داوا دەکەین بە جدی وەرنەخەت تکایە توشبوانی تالاسیمیا، وەزارەتی تەندروستی تکایە بە ئاگاوەرەوە. ئێمە لە کابینەی 8 بەردی بناخەمان بۆ دانرا، لە کابینەی 9 تا ئێستا بەردی لە سەربەردان نەدراوە. تکا دەکەین ئێمە ئازارمان زۆرە خێرخوازان تا ئێستا و چەند مانگە بەڕێوەمان دەبا. ئێمە خێرخوازیش لە ئێستا قەیرانە، بۆ چەند بۆ ئێمە قەیران بێ، بۆ خەڵکیش قەیرانە، بۆ ئێمە گرانتر. لایەنی پەیوەندیدار تکاتان لێ دەکەین بە ئاگاوەرنەوە. چەند داواکاریەکمان هەیە لەم ڕۆژەدا وەک توشبوویەکی تالاسیمیا، وەک ڕاگەیاندنێک بۆ ئەم بەڕێزانەیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی کوردستان، وەزارەتەکان، وەزارەتی تەندروستی، کاروباری کۆمەڵایەتی، وەزارەتی پلاندانان تکاتان لێ دەکەین بە دەنگ داواکاری توشبوانی تالاسیمیاوە بێن. دابینکردنی نەخۆشخانەیەکی تایبەت کە لە هەفتە سەرین پێک بێت بۆ توشبوانی تالاسیمیا لە نزیک نەخۆشخانەی ڕزگاری یاخود نەخۆشخانەی ڕۆژئاوا بۆمان دابنرێت، چونکە ئێمە دەبێ میێوانێکمان هەبێ لەگەڵ ئینعاشە. داواکاری دووەممان ئەوەیە دابینکردنی دەرمانی کوالیتی باش کە لە وڵاتانەیە. من چەندین جار لێ دوانم داوە کوالیتیەکانی ئێمە دەرمانەکانمان دەگۆڕێت، لە حەبی ئێکزیەتی سویسری بوو بە هیندی، هیندی بوو بە تورکی، تورکی بوو بە ئێرانی، ئێرانی بوو بە عێراقی. ئەمە یاریکردنە بە ئازارەکانی نەخۆش. تکاتان لێ دەکەین بە ئاگاوەرنەوە، بەسە چیتر تەحەموولمان نەما. ئێمە توشبوانی تالاسیمیا پەیامێکمان هەیە بۆ لایەنی کاروباری کۆمەڵایەتی کە ئەمە 150,000 موچەی توشبوانی خاوەن پێداویستی تایبەتە. لە ئێستادا ئەوە نزیکەی 50 ڕۆژە پێیان نەدراوە، بەشێکیان زۆریان ناتوانن نەخۆ بێنە نەخۆشخانە خوێنەکەی خۆیان تێکەن. باوەڕکان دەکەیە دەڵێن بە قەردی جیرانان هاتووینە خوێنمان تێکردووە. تکاتان دەکەن موچەی خاوەن پێداویستی تایبەت و توشبوانی تالاسیمیا تاخیر مەکەن و ئەو بەڵێنەشتانداوە کە بۆمان زیاد بکرێت زیاد بکرێت و بچێتە بواری جێبەجێکردن. لە لایەکی ترەوە ئێمە کێشەیەکمان هەیە لەلایەن کاروباری کۆمەڵایەتی کە توشبوویەکی تالاسیمیامان دەمرێت فەوریەن موچەکەی دەبڕدرێ، بەڵام ئەوە چەندین منداڵە بچکەکان موچەیان پێ نییە، ئەوانە موچەیان نییە، لەبەرەوەی چەندین ساڵ ئێمە موچەمان نەخراوەتە سەر وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، تەنها لێمان بڕدراوە. لێرەدا من داواکاریەک ئاڕاستەی خێرخوازان دەکەم، ولایەنی پەیوەندیدار دەکەم. تکا دەکەم ئەگەر لایەنی پەیوەندیدار هاوشێوەی نەخۆشخانەکانی کۆڕۆنا، تکاتان لێ دەکەم نەخۆشخانەیەک بۆ تالاسیمیا بکەن. کۆڕۆنا ماوەیەکە و تەواو دەبێ و دەڕوا ئیشاڵڵا، بەڵام تالاسیمیا درێژخایەنە، تالاسیمیا دەمێنێت. ئەگەر منیش نەمێنم ڕۆڵەکانی تر دەمێنن. تکاتان لێ دەکەم ئازارەکان بەسە چیتر تەحەمولی ئەو ئازارانە ناکەین. ئێمە توشبوانی تالاسیمیا بە خێرخوازیش سەنتەری تالاسیمیا ناڕوا بەڕێوە، بەڕاستی مانگێک 2 مانگ 3 مانگ. زۆر زۆر سپاستان دەکەین بۆ ئەوەی بکە یەکە کەناڵەکان کە ئامادە بوون دەستی هەموو لایەکتان خۆش بێ. سپاس.